هەتا 20 ساڵێک لەمەوبەر کتێبخانە و کتێبەکان تاکە سەرچاو و باشترین سەرچاوە زانیاری بوون بۆ ئێمە. بەڵام ئێستا لەبەر پێشکەوتنی مرۆڤایەتی و تەکنۆلۆژیا کۆمپیوتەر و ئینتەرنێت خەریکن جێگەی کتێب و کتێبخانەکان دەگرنەوە و لەگەڵ بڵاوبوونەوەی سۆشیال میدیا و بەکارهێنەرانی دا و ئەوەی کە هەموو کەس دەتوانێت زانیاری بخاتە سەر ئەم میدیایانە بەداخەوە زانیاری نادروست زیادی کردووە. زۆربوونی پروپاگەندە نادروستەکان دەربارەی کۆرۆنا و ڕێکارەکانی کە بەرامبەر ئەم نەخۆشیە گیراوەتە بەر لە عێراق و ئەو ڤاکسینانی کە لە عێراقا هەن وای لە ڕێکخراوی تەندروستی جیهانی کرد لە مانگی نیسانی 2021دا ئەوە ڕابگەیەنێ کە ئەو ڤاکسینانی کە دێتە عێراقەوە ڤاکسینی دروست و سەلامەت و زانستین و دەکرێت هەموو هاوڵاتیانی عێراقی بەبێت ترس لە خوانی بدەن. ئەوەتان لەبیر بێ کە ڤاکسینی دژ بە کۆرۆنا مرۆڤ بە ڕێژەیەکی بەرچاو لە نەخۆشیەکە دەپارێزێت و خوا نەخواستە لە کاتی توشبوونیش بە نەخۆشیەکە ئەگەری چوونە سەر ئامێری هەناسەداین دەست کرد و ئەگەری مردن بە نەخۆشیەکە کەم دەکاتەوە. لەبەرەوە پێویستە هەمومان ڕوو لەو مەڵبەند و بنکە تەندروستیانە بکەین کە ڤاکسینەکان بەردەست کردووە بۆ خۆکوتان دژ بە نەخۆشیەکە جا ڤاکسینەکە دروستکراوی هەر کۆمپانیا و هەر وڵاتێک بێ. ئەوەی کە جێگەی پرسیار بوو بۆ گەڕانەوە بۆ زانیاریە ئەخلاقی و ئاینیەکان هەندێک کەس پرسیاری ئەوان بۆ دروست بۆکایە ئەم ڤاکسینە حەڵاڵە یا خودنا وایە ئەم ڤاکسینە دەکری هەموو کەس بەکاری بێنەیان نا بەگەڕانەوە بۆ زانیاری کۆمپانیاکان هەتاوەکو ئێستا هیچ مەرجعێکی گەورەی دنیا ڕێگەی نەگرتووە لە بەکارهێنانی ڤاکسینەکان و بگرە جەخت لەوە دەکەنەوە کە بەکاری بێنن بۆی کە خۆتان و ئازیزانتان لەم نەخۆشی و پەتایە و خوا نەخواستە لە مردنیش بم پەتایە بپارێزن.